یەکێتی نیشتیمانی کوردستانم. من یەکێتی نیشتیمانیم، پشتێنم خوێنی شەهیدە و تفەنگم سەوزە، دەنگ و ڕەنگی هەر چوار وەرزی ئاوەدانیم، ناوچەوانم ئەستێرە سوورەی شۆڕشە و لەوەتەی هەم تا گەردنم کوردستانیم. لەبیرتانە ئەو ڕۆژەی بووم بە داستانی گوندی چیاو، لەناو تۆز و گەردەلولی پلانی ئەسپی ئەیلولدا لەدایک بووم، خۆم و شەرواڵێکی دراو، خۆم و جووتێ پاتەی لاستیک، خۆم و ژووری کێبڵ و کارەبا و تەعزیب، خۆم و سرودی ئەی ڕەقیب، خۆم و مشتێ گولەی سەوز، خۆم و دەستێنانی سەوز، خۆم و خەونی سەوزی مناڵانی لادێ، خۆم و عشقی سەوزی سیامەند و خەجێ. بە هەورازی شاخانەوە من تەنها مەفرەزەیە بووم، ڕێم لە مەقسەدە گڵاوەکەی حکومەتی بازەلی و سیخۆی بەحسی بەغدا بەستەوە، تێکوپێی شەهیدەکانی کۆمەڵە ناسنامەمە و بازاری 75 بناسنەوە. لە یەک کاتدا من دروستکەی شەوی زەیتوری هەرەس و من خوڵی لەدایکبوون بووم، من جوتیاری ڕاگوێزراوی لادێکان و گوڵەگەرمی حەوشەی هەژارانی شاخ بووم، ژێی دەنگم ژەنگ هێڵگرت بوو، من هیچ نەبووم، شۆڕشی ملەتێکش بووم. لە دوای هەرەس یەکەم تەقە شەهید جەمالی من کردی، یەکەم ڕەبیەی دوومەڵی سەردڵی کوردستان حەمەڕەشەکەی من گرتی، یەکەم جاسوس بوو بە عیبرەت لە پایتەختی بەغای تاوان مولازم جوامێرم کوشتی، یەکەم شەڕی دەستەویەخەی ناو دێهاتیشم مامە ڕیشەکەی من کردی، منی بچووک لەر و لاواز عاسیفەی ڕۆڵەی شەهید و زامەقوڵەکەی کوردستان گەورەی کردم. کوردستانم ئەی شاری شەقام شەهید و شارۆچکەی لە خاکدرا و دێهات ئەمپالکراوم، ئێستا خۆم و سەدان گۆڕستانی شەهید لەبەر چاوی ئێوەدا ڕاوەستاوم، لە باشوورەوە یەک بە یەک دەرگاکانتانەکەمەوە سوێنتانەدەم بە حەق وەڵام دەنەوە. گەرمیان تو خوێنەکەی کاکە سیروان لە دوای ئەمفال بێجگە لە پێشمەرگەکانی کەرتی چوار و قوڕانی تیپی بستویەکی کەرکووک کێ فرمێسکی شەوێکی پەستی ژێردەستەی بۆ سڕیوی. شاری قارەمان کەرکووک کەرکووک قودسی کوردستان، کەرکووک کەرکووک شاری قارەمان، کەرکووک تو ئەو نورەی ناخت لە دوای ئەمفال بێجگە لە تفەنگەکەی ئەنوەر حەسەن بە تفەنگەکەی ئەنوەر حەسەن ڕاچەڵەکایت وەستایتەوە، ئەم 14 ساڵەی خەباتت بێجگە لە پێشمەرگەکانی کەرتی چوار و قوڕانی بستوێکی کەرکووک چێ شێوێکی پەستی ژێردەستەی بۆ سڕیوی. سلەیمانی تو سەیوانی شەهیدستان کە یادی شەوی پێکدادان تەقە و کەمینی کۆڵانە تاریکەکانەکەیتەوە چێت بەبیر دێنێتەوە. هەیبە سوڵتان تو مەرزی باڵاکەت حەمامۆک تو ئەو ئاوە سازگارەت بێجگە لە کوڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان چێت هەبوو
وڵامی سیخوڵەکانی حۆجە بداتەوە. پشتەر تو قودسیەتی ڕۆژانی اختیفای ساڵانی 76 کە دەستی پریاسەی نانت لە باوزێەوە پێمانەگەیشت کە پێشمەرگەیەکی نیشتیمانی بەحسی قڕ بوو پێچگەرە هێزگەی دەنگی من کێ لە ناوڕانیە بوو. هەولێر تو بەرزی ناوەکەت، هەولێر تو بەرزی قەڵاکەت، هەتا ئێستا کام سەردار و بۆ قسەی سەردارەکەی من لە شەقام و گۆڕەپاندا دەمانچەکەی خالی خالی کردوتەوە لە دڵی داگیرکەراندا. بادینان تو خوێنەکەی برایم عەزۆ کامە ڕابەرت هەبوو یان بینیویانە وەک سەیدا ئازادەکەی هاتبوو بۆلات لە سەنگەری پێشەوەدا مشتۆی تفەنگەکەی بگرێ و هەر بە پێوە شەهید بکرێ. ئێستا هەموو کوردستانم بە هەڵەبجە و گەلی بازێت سوێنتانەدەم بۆ نەبەزین پشکۆی شۆڕشگەشانەوە بۆ ڕاپەڕین تۆڵەی شەهید سەندنەوە کێ جاری زەماوەندیدا کێ هانی جەماوەریدا کوردستانم ئەی شاری شەقام شەهید و شارۆچکەی لە خاکدرا و دەیاتەم پارکراوم. ئێستا خۆم و سەدان گۆڕستانی شەهید هاتووم لەبەر چاوی وجدانی ئێوەدا ڕاوەستاوم. باڵام باڵای هەموو شەهیدەکانمە ئەسکێرەکەی تەوێڵشم دیکە ئەسکێدە زێڕینەکەی شەهید ئاراممە و بەرگی سەوز نیشتیمانمە، بەرگی سەوز نیشتیمانمە.